بەڕاستی کردنەوەی پێشانگایەکی لەم جۆرە بۆ شاری چەمچەماڵ خۆی لە خۆی بایەخ و گرنگیەکی زۆری هەیە و ئینشاءڵڵا ئەبێ بە توێشوێک بۆ قیامەتیان چونکە دڵنیام نیەتی خێر لە پشتی ئەم پێشانگایەوە هەیە چونکە لە ئێستادا بەداخەوە خوێنەری کورد بەهۆی مەشغوڵبوون و سەرقاڵبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە هەموو جۆرەکانیەوە وای کردووە کە خوێنەر بە تەواوەتی دوور بکەوێتەوە لە کتێب لە ناوەڕۆژی کتێبەکان. گرنگیان پێشانگایانە لە چەند ڕوویەکەوەیە لەوانە ئاشکردنەوەی خوێنەر و کتێب جارێکی تر و ئارامکردنەوەی دەرونی خوێنەرار لەم دۆخە سیاسیە نەخوازراوە کە بەویستی زۆرێک لە خوێنەران و خەڵکانی تریش نییە. ئەمانە هەمووی واکە کە ئینسان جارێکی تر بگەڕێتەوە سەر خوێندنەوە و چێژ لە خوێندن و خوێندنەوە ببینێت. بە دڵنیاییەوە ئەگەر داشکاندنەکان زیاتر بێ کاریگەری زیاتریە بێ لەسەر خوێندن ڕەنگە بتوانێت زیاتر بەشداری بکا و کتێب بکڕێ بەڵام ڕەنگە هەندێکیشی لە دەستی سازکەرانی پێشانگاکەیە نەبێ. ئامانجی ئێمە تەنها خزمەتکردنە بە ئیسلام بەبێ ئەوەی کە هیچ بارگژێکی حیزبی غێر حیزبی هیچ شتێک لە پشتیەوە بێت بەس فقط بۆ ئەوەیە کە سوودی هەبێت بۆ کۆمەڵگە هیچ شتێک لە پشتیەوە نییە و هیچ سوودێکشمانی هیچ کەسێ وەرنەگردووە غێری خەڵکی خۆبەخشی ئەم شارە نەبێت و دەبینی زیاتر لە 35 ناوەندمانێناوەتە ئەم شارەوە بەس بۆ خزمەتکردن لە 125 تا 150 تایە ناوەندی وای تایە لە شوێنەکەی خۆ 125 ناکە لێرە 150 جا نرخەکانیش خۆی لە پشتی نووسراوە نییە من نرخێک دابنین و بۆ نمونە زیاد بکەینە سەری دوای داشێ نەخێر ئەو نرخەی لە پشت نووسراوە 5,000 بێتە 2.5 4 بێتە 2.